لەگەڵ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن لە زانکۆ و پەیمانگا حکوومیەکاندا ناوەندەکانی خوێندنیش لە کەرتی تایبەت دەیانەوێت لە ڕێگەی داشکاندنی پارەی ساڵانەی خوێندن و خستنەڕووی پلانی خوێندن و ناساندنی بەشەکان و پسپۆڕیە جیاوازەکانی زانکۆ یاخود پەیمانگاکەیان لە ڕێگەی ئەم پێشانگایەوە بخەنە ڕوو بۆ سەرنجڕاکێشانی ئەو خوێندکارانەی ئەم ساڵ پۆلی 12 ئامادەییان تەواو کردووە. وەکو پرۆسی وەرگرتنەکە ئاسانکاری زۆرمان کردووە کە بە ئۆنلاین تەلەبە ئەتوانێت پڕی بکاتەوە لە هەر شوێنێکی کوردستان و عێراقا بێت تەنها لە جیهانی شەوەتوانن تەقدیم کەن ئێمە ئاسانکاریمان کردووە وەکو پارەکە وەکو ئەرزی جەنابتم کرد ماوەی ئینگلیزیەکەمان هەم کەم کردوێتەوە هەم بڕی پارەکەیمان دابەزاندووە کە ئیمساڵ ویسمان ئەو جیاوازیە هەبێت لە ڕووی نرخەوە بۆ فێرخوازان ئەوشمان لەبەر چاوگرتووە کە هەندێک لە توێژی کۆمەڵایەتی و خێزانی شەهید و ئەنفالەکان لەبەر چاوبگیرێن کە ئەوان ئەعفا بکرێن لەوەی کە پارەی خوێندن بن ئەتوان بە خوڕایی لای ئێمە بخوێن. داشکاندنمان بۆ چەند بەشێکی زانستی ئەنجامدا و پێ ڕێژەی جیاواز بە پێ کۆنمرەی کە خوێندکار هەیەی و هەروەها بەشانە بەشی بازاڕی کار بەڕاستی دابینەکات زۆربەی هەر زۆرێ بەشانی کە هەمانن پێوەرەکانی ئێمە بەپێی دەرەجەیە بۆ نمونە دەرمانسازی لە 6 کەمتر وەرناگرێ بۆ نمونە کارگەڕی لە 55 کەمتر ناگرێ پێوەرەکانی ئێمە بەنمرێ بۆ وەرگرتنی خوێندکاران ڕێنماکان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە دەرەچێت کە بۆ هەموو زانکۆکان هەمان ڕێنماییە بەڵام بۆ نرخیش زانکۆی کۆمار هەوڵەدات کە کەمترین نرخ پێشکەشی قوتابیان کە بۆ ئەوەی بتوانن بە ئاسانی خوێندنەکان لە زانکۆی کۆمار لێرە 5 زانکۆ و 3 پەیمانگەی ناحکومی دەیانەوێت کاراسانی بۆ ئەو کەسانە بکەن کە دەیانەوێت لە زانکۆ و پەیمانگاکانی کەرتی تایبەتدا بڕوانامەی دیبلۆم یان بەکالۆریۆس لە چوارچێوەی مەرجەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەدەست بێنن. لێرە هەموو ڕێنمایەکانی خۆیانە خەنە ڕوو بۆ قوتابیانی دەچوی پۆلی 6 ئیتر لێرە قوتابیان دەتوانێت بە ئارەزوی خۆی لێرە هەموو شتەکانیان بۆ خەنە ڕوو بە ئارەزوی خۆی کوێی بێ ئەوێ هەڵبژێرێت و لێتوانێت دەستکا بە خوێندن بۆ خۆی. لەم پێشانگایەدا زانکۆی قەیوانی UTM، زانکۆی ئەمریکی لە سلێمانی، زانکۆی کۆمار، زانکۆی گەشەپێدانی مرۆیی، زانکۆی جیهان و کۆلێژی زانکۆی گۆیژە و هەرێکە لە پەیمانگەی تەکنیکی کوردستان، پەیمانگای بەریتانی بۆ ژمێریاری و بەڕێوەبردن و پەیمانگای بابان بۆ زانستەکانی کۆمپیوتەر بەشداریان تێدا کردووە بۆ ئەوەی بتوانن بۆ ساڵی خوێندنی 2019 بۆ 2020 هاوشێوەی زانکۆ و پەیمانگا حکوومیەکان زۆرترین ژمارەی خوێندکار بۆ لای خۆیان ڕابکێشن.